وەرزی 2023 بۆ 2024 لە ڕۆژانی کۆتاییدایە و چەندین یانەش ڕاهێنەرەکانیان لەدەستدا و چەندیانەیەکیش نزیکن لە دوورخستنەوەی ڕاهێنەرەکانیان. یەکێک لەو ڕاهێنرانەی بڕیاری کۆتاییداوە دەست لە ئەرکی ڕاهێنرایەتیانەکەی دەکێشێتەوە یۆرگن کلوبە. کلوب لە 26 کانون یەکەمی ساڵی ڕابردوو دوای 9 ساڵ لە لیڤەرپوڵ ڕۆیشتنی لەیانەکە ڕاگەیاند. ڕاهێنەر ئەڵمانەکە دانی بۆدانە کە ئەم وەرزە کۆتا وەرزی بووە لەگەڵ ڕیدز کە ئەمێژوێکی پڕ سەروەری بۆ بەدەستهێنان. پاش ئەو بڕیارەش چەندین ڕاهێنەر بۆ شوێنەکەی دەنیشان کران، بەڵام لە ئێستادا هەموو ئاماژەکان بۆ ئەوە دەچن ئارۆن سلۆتی هۆڵندی و ڕاهێنەریانی فاینۆرد جێگەی دەگرێتەوە، چونکە خودی ڕاهێنەرەکە خواستی زۆری هەیە بۆ لیڤەرپوڵ. یەکێکی تر لە یانەکان ڕاهێنەرەکەی جێی دەهێڵێت بایرن میونشنە. یانەکە بۆ یەکەم جار لە دوای ساڵی 2011ەوە بەبێ بردنەوەی هیچ نازناوێک کۆتایی بە وەرزەکەی دەهێنێت. تۆخێل و بایرن 2 مانگ پێش ئێستا بڕیاریاندا ڕێگای نێوانیان جیا بکەنەوە. لە ئێستادا بایرن میونشن وێڵی کەسێکە بۆ جێگرتنەوەی ڕاهێنەرەکەی. لەلایەکی ترەوە پێ ناچێت داهاتووی ئیریک تین هاگ لە ئۆڵد ترافۆرد بێت بۆ وەرزی داهاتوو. مانچستر یونایتد لەم وەرزەدا ئاستێکی خراپی پێشکەش کردووە. وەرزی داهاتووش ناتوانێت لە چامپیۆنز لیگ یاری بکات. دەکرێت ئەم هۆکارە و خراپ مامەڵەکردنی ڕاهێنەرەکە لەگەڵ چەند ئەستێرەیەک ڕێگای لەگەڵ یونایتد جیا بکاتەوە. لە ئیتاڵیاش میلان وەرزێکی بێنازناوی بەڕێ کرد، هەرچەندە ستیڤانۆ پیۆلی توانی لە وەرزی 2020 بۆ 2021 یانەکە بگەڕێنێتەوە بۆ چامپیۆنز لیگ، شتێک کە لە وەرزی 2012 بۆ 2013ەوە ڕووی نەدابوو. ساڵی دواتریش توانی دوای 11 ساڵ نازناوی خولی ئیتاڵیان بۆ بەدەست بێنێ، بەڵام بەوەی خراپی ئاستیانەکە لەم وەرزەدا بەڕێوەبەرانی میلان دەیانەوێت ڕاهێنەرەکە دوور بخەنەوە. لەلایەکی تریشەوە ماسیمیلیانۆ ئەلێگری نزیکە لە جێشتنی ئەرکی ڕاهێنەرایەتی یوڤانتۆس بەهۆی ئەو ئاستە خراپەی یانەکە لە ماوەی ڕابردوو پێشکەشی کردووە.